to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With Mommy and Daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. مناڵینە حەزەکەن ئەمڕۆ باسی چیرۆکی کایۆ و هاوڕێیەکی زۆر تایبەتیتان بۆ بکەم؟ ناونیشانی چیرۆکەکەی ئەمڕۆمان ئەڵێت هاوڕێ تایبەتەکەی کایۆ. کایۆ لەگەڵ هاوڕێ تایبەتەکەیە کە ناوی جۆرجە یاریانە کرد. جۆرج هاوڕێکی زۆر تایبەتی کایۆ بوو. ئەتوانین یاریکەین دایناسۆر؟ تەنیا کایۆ جۆرجیە ناسی، کەسی تر جۆرجی نەبینی بوو. لە ناکاو کایۆ بیرۆکێکی زۆر چاکی بووە. زۆر چاکە، با پێشکەوتین بکەین. سیرکردایکە گەورە، لەگەڵ هاوڕێکمان پێشکەوتی نەکەین. ڕۆزی بۆ ناچی بە کایۆ بڵێ کاتی ناخواردن نەباشە. ئەڵێ باشە دایە گەورە. کاتێک کایۆ هەوڵیە شتەکە بشارێتەوە، ئێشتا ئەو بڕوایی هەمووی خەتای جۆرج بووە کە ئینجانەکە شکاوە. کایۆ کاتی ناخواردنە. هاتم. جۆرج زۆر خێرایە لە ڕاکردن، بەڵام من خێراتر ڕۆشتم و لێم بردەوە. جۆرج لەکوێژی کایۆ؟ بەتەواوی نازانم لەکوێژی دایە گەورە، نازانم. کایۆ؟ بەڵام وابزانم لە ژێر زەمینەکەی خۆمان ناژی، وابزانم جۆرج باشترین هاوڕێمە لە هەموو دنیایە دایکێکیان. کایۆ سیرکە، ئێمە لە ناخواردن بووینەوە، تۆ هەر خەرێکی قسەی، هێشتا دەمە بۆ خواردنەکە نەبردووە. ببوورە دایکە. لەوانەیە وا باشتر بێت تا تۆ نانەکە تا خۆی جۆر بچێتە دەرەوە. بەڵێ باش دایکە. سپاس جۆرج، کایۆش زوویەتەوە بۆلات. ئەتبینمەوە جۆرج. چۆنی کایۆ؟ ئەتوانی بێی بۆ ئێرە؟ ئاگاو لەمە هەیە کایۆ؟ جۆرج باوکە ئەمەی شکان. تۆ دڵنیای جۆرج ئەمەی کردووە کوڕم؟ لە ڕاستیە باوکی کایۆ ئەیزانی کە جۆرج ئینجانەکەی نشکانووە. بەڵێ باوکە، پێشکەوتنمان ئەکرد جۆرج خستی بە عەرزە، نازانم ئیتر. وابزانم تۆش تۆزێ بەری کەوتی وانییە کایۆ؟ ئەوە وایە؟ بەڵێ باوکە وایە. ئەڵێ چی؟ یارمەتیم بەی کۆی بکەینەوە. ئەم جارەش کە لەگەڵ جۆرج یاریتان کرد، هەردووکتانە بێ زیاتر وریابن، باشە؟ کایۆ ئەم قسەی زۆر بەلاوە باش بوو. باشە، تۆ خۆ ڕێژەکە بگرا نەجوڵیت و منیش فڵچەکە بەکارێنم. جۆرج زۆر نا لەبارەوە نییە باوکەکیان. تۆزێ لە تۆ چێ؟ من زۆر حەزم لەوەیە لە جوولەرەکەیە تۆ پاڵم پێوە بنێ. منیش زۆر حەزم لێ پاڵە پێوە بنێم کایۆ. سیرێکی کایۆ بکەن. چەند جوان خۆی گۆڕیوە. بابزانین بابەتەکە چییە؟ ئەم چیرۆکە باسی چاودێرە تازەکەی کایۆوە. دایک و باوکی کایۆ بۆ ئێوارەخوانێکی تایبەت چوونە دەرەوە. ئەمەی لەگەڵتان نابێم. کایۆ ئەمە ساڵیادی ئێمەیە، ڕۆژێکی تایبەتی دایە و بابەیە. بەڵام شتێکی تایبەتیشمان بۆ تۆ ڕۆزی ئامادە کردووە. چاودێرێکی تازە باش نییە؟ من چاودێری تازەم ناوێ باوکە. ڕەنگەوە جوولی بێت، ئەچم دەرگاکەی بۆکەمەوە. من نامەوێ، من خۆشم ناوێ. جوولەی چاودێرە تازەکەی بوو. کایۆ چاودێرەکەی جارانی ویست. بۆیە لە مێشکی خۆیە وای دانابوو کە جوولی خۆش ناوێت. سڵاو کایۆ، من نام جوولیە.
تەنیا دەست بنێ بەم دوگمەیە. جلەکانی دایکە زۆر جوان بوو. باوکیش بۆ جلۆ لە پێوێکی زیرەکە چوو. باخوا حافیزیان لێ بکەین. دواتر کاتی نان خواردنی ئێوارە هات. من نان ناخۆم حەزم لێی نییە لێی بە. منیش نان ناخۆم. کایۆ پێویستە نانەکەتان بخۆن. ناتوانی زۆرم لێ بکەی. بیرم کەوتەوە. دایک و باوکە ئەچن بۆ نان خواردن بە بۆنەی ساڵیادی تایبەتەوە. ئێمەش بۆچی وان نەکەین؟ هەرچەنە کایۆ بڕیاریا بوو کە جولی خۆش ناوێ. بەڵام حەزیە کرد بزانێ بیرۆکەکەی چییە؟ دەی چاوەڕێی چین؟ تۆ زۆر قۆزی هەر لە باوکتە چی؟ بەڕاست زۆر قۆزم. بە دڵنیاییەوە؟ کایۆ بۆی دەرکە و خەریکە جولی خۆشەوێت. ئێستاش با بچین ڕۆزیش وەک دایکتان جوان بکەین. گیر پەتوەرە. کایۆ یاری خۆگۆڕینەکەی جولی بەلاوە خۆش بوو. بەڵام هێشتا زۆر حەزی لە زەڵاتەکە نەبوو. دەی کایۆ ئەبێ بیخۆی؟ من نانی ئێوارە ناخۆم. منیش نانی ئێوارەم ناوێ. باشە مادەم نانی ئێوارەتان ناوێ بۆچی لە جاتی ئەوە نانی بەیانی نەخۆین؟ چۆن نەتوانین بەم ئێوارەیە نانی بەیانی بخۆین؟ ئاسانە لە ئێستاوە هەموو شتێک پێچەوانە ئەبێتەوە ئەیبینیت سیرکە. چۆنی کایۆ چۆنی جولی؟ ئێوە ژۆک و ئێمە کاتێکی خۆشتان بردەسەر؟ نانی بەیانیمان خوارد. بەڕاست ئەی چیتان لە نانی ئێوارە کرد؟ وتم ئەگەر بکرێ ئەتوان بەیانی نانی ئێوارە بخۆن. دڵنیام کاکرێ. جولی ئەگەر ئێستا ئامادەی ئەو بەمە و ماڵەوە. نەخێر باوکە نەخێر. کایۆ لەگەڵ چاودێرە تازەکە ئەوەنە کاتێکی خۆشی بەسەر بردبوو حەزی ناکرد بڕوات. نیگەران مە بەکایەوە بەڵێن بێ بەم نزیکانە یەمەوە بۆلات. ئێوە ئامادەن چیرۆکتان بۆ بخوێنمەوە؟ ئێستا کاتی چیرۆ خوێندنەوەیە. چیرۆکی ئەمڕۆمان ئەڵێ؟ بەڵێ کایۆ ئەچێ بۆ شاری یاری. کەی ئەگەین باوکە؟ کەی ئەگەین بۆ شاری یاری بۆ؟ وا گەین. گەیشتین! ئەوە گەیشتین. کایۆ زۆر دڵخۆش بوو چونکە ئەمە یەکەم جاری بوو لە تەمەنیا بچێ بۆ شاری یاری. ئەشیوەست لەگەڵ باوکیا سواری شت بێت. یەکەم یاری کە هەڵی بژار بە لەمەوانی لە ڕووباری تاڤگەکان نیگارا بوو. خۆ بەقەت ئەو تەختەیە بگرەکایەوە. بۆ باوکە. ئاخر ئەگەر باڵال و ئەندازەی کەمتر بێ ناوێ بچتە ژوورەوە. حەزت لێتی؟ بەڵێ زۆر خۆشە باوکە. تۆزێکیش ترسناکەوە نییە؟ کایۆ لەگەڵ باوکیا زانیان سواری بەلەمەکە خۆشە و تۆزێکیش ترسناکە. زۆری پێ نەچوو کایۆ ئەوەنە دڵخۆش بوو ترسەکەی بیرچەوە. شڵپەی ئاوەکەم بەرگە و دایکە. کێ حەزی لە شیرینیە؟ من حەزم لێیەتی باوکە. منیش حەزم لێیە. بێ بە من. باوەڕ ناکەم پەشمەک باش بێ بۆ دەم و دان خراپە. کەواتە تۆ حەزت لێی نییە؟ ها؟ کایۆ زۆر حەزی لە سواری چەرخ و فەلەق بوو. لەم بەرزەوە ئەیتوانی هەموو شاری یاریەکە ببینێت. باوکە سیرکە سیرکە.
ئەوە گەورەترین ورچی پەڕۆ بوو کایۆ لە تەمەنیا بینی بێتی. ئەگەر بیان توانیا ئەو ئەڵقانە بکەنە ناو تەختەکانی ئەو بەرەوە ورچێکیانە بردەوە. ئەمە ژیاریەکی زۆر قورس بوو بۆ کایۆ. نەچوو باوکە. بە چاو وا دیارە جیناوەنە ئاسان نییە. تۆ توانی باوکە. هەوڵی خۆمەیەم. دەست خۆش باوکە. ئەفەرین! کایۆ زۆر حەزیە کرد باوکی سێم ئەو قەش بکاتە دارەکەوە. کاتێکی خۆشتان بەسەر برد؟ بەڵێ دایکە گیان. کامە لە هەمووی خۆشتر بوو. بەلەمەکە یان چرخ و فەلەکەکە؟ ئەزانم لە هەمووی خۆشترەوە بوو کە بابا ئەڵقەکانی هەڵا ورچە پەڕۆکەی بردەوە. بەڵێ. وابزان پێشەوەی پاسەکەتان بێ فریای گێڕانەوەی چیرۆکێکەکەوین. زۆر چاکە بابزین کایۆ ئەمڕۆ نیازی چی هەیە؟ باشە چیرۆکەکەی ئەمڕۆ باسی پاسی خوێندنگەکەی کایۆ کات. کایۆ هێشتا نەچۆتە خوێندنگە بەڵام هەموو ڕۆژێ چاوەڕێی پاسی خوێندنگەکەی ئەکرد کە بە کۆڵانەکەی بەردەمی ماڵیانە تێپەڕی. باوکە کی ئەتوانم سواری پاسی خوێندنگەکە بم؟ تا دوایی سەری ساڵێکی تر ناتوانانی بچی بۆ خوێندنگا. سیرکە ئەمە ئەمڕۆیە. ئەمەش ڕۆژی لەدایک بوونەکەتە. بەڵام ئەمەیە سواری پاسی خوێندنگەکە بم. وابزانم گەر نەشتوانی سوار بینیت لە بێتوانین بچین سەیری پاسی خوێندنگەکە بکەین. زۆربەی بەیانیەکان کایۆ لەگەڵ باوکی چاوەڕێی پاسەکەی خوێندنگەیە کرد. وهات باوکە وهات ئەیگیان. جانی کایۆ سۆری پاسەکە بی لەگەڵ ما؟ کایۆ هێشتا نەچێتە قوتابخانە سارە. بەیانی و باش کوڕی گەنج تۆ یەی بۆ قوتابخانە لەگەڵمانە؟ ئۆ بۆستە من تۆ ناسم بیرمەکە مناڵ بووی ئەم بردی بۆ قوتابخانە لەگەڵ خۆما وانە بوو؟ بڵێ ئەمە سەرواشتن سڵاو چەند خۆشحاڵم کە دووبارە بینەوە ئەمە کایۆی کوڕما حەزیە کرد پاسەکەتان بینێ. ئۆ باشە کایۆ من زۆر خۆشحاڵم بە بینینێ هیوادارم کە گەورە بووی کاتی هات خۆم و بەم بۆ قوتابخانە. ئەمەیە سواری پاسەکە بم باوکە. ئۆ ناتوانم ئەمڕۆ بوو بەم کایۆ ببوورە. مستەر واشنتۆن زانی کایۆ زۆر ناڕەحەت بووە. بەڵام ڕەنگە بتوانم سبەینێ بوو بامە ئەگەرە دایک و باوکە ڕازی بن پێویستە لە بەڕێوەبەرەکەشم پرسم. بزانم ئەویش ڕازیە یان نا باشە؟ بۆیە جارێ بڵێنێ نایەمێ کاو بەم. مستەر واشنتن چەند باشەکایۆ با بچین ئێمەژە دایە پرسین. ئەوە چییە کایۆ؟ ئەوە پاسی قوتابخانەیە باوکە. ئەی چێن پاسی قوتابخانەی لێ خوڕێ؟ کایۆ بیرە نەچێ پێویستە تاس بینێ چاوەڕێ بکەیت بزانین ڕێگە و پێیان سواری پاسەکە بی؟ جۆنی کایۆ لەوانەیە ئەمڕۆ بچین بۆ قوتابخانە. کایۆ زۆر نیگەران بوو نێزانی ڕێگی پێیان سواری پاسەکە بێ یان نا. بەیانی و باش نامانەوێت لە قوتابخانە دوا بکەی کایۆ سەرکەوە. چاوەڕی چیەکەی سەرکەوە. کایۆ زۆر حەزی لەو بوو سواری پاسە زەردە گەورەکەی قوتابخانە بێت. واگەینە ماڵەوە کایۆ بابە چاوەڕێتە. هی بابە چاوم لێت بوو من لە پاسەکە بوو. من شاوم لێو بوو دەی باش پاسی مستەر واشنتۆن بکەین. سوپاس مستەر واشنتۆن.